سڵاتانی بێم کاتتان باش بەرنامەی ڕماڵ یەفتەتان پێشکەش دەکەم. سێکتەری پەروەردە بە هەموو بەش و بوارە جیاوازەکانی وەمیشە نەخشارەگایەکی تەندروست بۆ بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست تاکێکی تەندروست و کۆمەلگایەکی مۆدێرن لە ڕووی بیرکردنەوەەوە. کارتی پەروەردە لە هەرێمی کوردستان لەکوێ ئەم تێگەشتنەدایە. بەتایبەتی ئێستا ئێمە دەزانین بابەتی پەروەردە و ناوەندە پەروەردەیەکان لە بابەتی خوێندن نووسین و خوێندەواری نەماوەتەوە، بەڵکو پەروەردە بۆ خۆی و بۆتە تەحەدیاتێکی گەورە لە بەردەم ئەو گۆڕانکارە سیاسی و ئابووری کۆمەڵایەتیانی کە دەشێت ڕوبەڕووی کۆمەڵگەکان ببێتەوە. گرفت و لەمپەرەکانی بەردەم کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان چین پلانەکان بۆ ئەم ساڵی خوێندن وا دانراوە ئەگە گرفتێک لە ماوەی ڕابردوودا هەبوو بێت چاک بکرێتەوە. پلانی داهاتوی وەزارەتەکە چییە؟ حتمما بابەتی وانەبێژان دەکەمەتەوەرێکی دیکەی گفتوگان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر سەیوان علی بریکاری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم. کاک دکتۆر سپاس بۆ ئەم دەفرەتەوە خێربێت. بۆ دەستپێک حەزەکەم وەکو بریکاری وەزارەتی پەروەردە بۆ چون بزانم لەسەر کۆی پرۆسەی خوێندن لە هەرێم ئەو ئامادەکاریانی کە ئەم ساڵ وەزارەتی پەروەردە کردوێتی بۆ پێشوازیکردن لە قوتابیان لە ناوەندەکانی خوێندن بەراورد بە ڕابردوو ئەم پلانێکی جیاوازێکی هەیە. کاک دکتۆر سپاس پێش هەموو شتێک سپاسدانەکەم بۆ یەکتری بینینە و هیوادارم بتوانین ینی تۆزە قسە بکەین لەسەر مەسلەی پەروەردە و ینی بتوانین ئەو معلومات و ئاگاداری و شتانی لەلای ئێمە هەیە دایک و باوکی قوتابیان بیبین و قوتابیان بیبین و بێتە هۆی ڕوونکردنەوەیکی باش بووە. سێکتەری پەروەردە بە شێوەیەکی گشتی نەکرد لە کوردستانە لە هەموو دنیا ینی سێکتەرێکی مهمە. تۆ حسابی کە مەسا ئەو وڵاتانەی کە گەشایان کردو و بە سەریعی پێشکەوتون لە کردی پەروەردەوە دەستیان پێ کردووە. ئەوە ینی کۆریای جنوبی، ئەوە یابان، ئەوە سنگاپورە، ئەمانە بە وڵاتانە داهێن کە سەریع گەشایان کردووە بە تایبەتی کۆریای باشوور و سنگاپورە لە قوتابخانەوە دەستیان پێ. چونکە ئێمە توانیمان قوتابخانە بگۆڕین کە ئێمە توانین بەرنامەی خوێندن بگۆڕین، ئەتوانین تاکی تەندروست دروستکەین. تاکی تەندروستیش وڵاتی تەندروست دروستەکە. لەبەرەوە ئێمە هەموو هەوڵی خۆمان هەیە لە کوردستانی شاخۆ دەزانی وەزارەتی پەروەردە وەکو هیچ وەزارەتێکی تر نییە. وەزارەتی پەروەردە لە هەموو ماڵێکە. ئێمە نزیکەی ملیۆنێک و 750 بۆ ملیۆنێک و 800,000 تەلەبەمانەیە ئەم ساڵ. ملیۆنێک و 800,000 تەلەبە واتە دایک و باوکیان، مامۆستاکان، ئەوانەی پەیوەندی ئەمە خوێندنەوە هەیە. یعنی ئەتوانم بڵێم سەرتاسەری کوردستان پەیوەندی هەیە بە کەرتی پەروەردەوە. لەبەرەوە کەرتی پەروەردە زۆر مهمە احتیبایی پێبین و خۆشبەختانە ینی ئەوەنەی دەسەڵات هەیە، ئەوەنەی توانا هەیە حکوومەت یارمەتی ئێمە یاوە هەم لە چۆنێتی بەڕێوەبردنی امتحاناتەکانە، هەم لە چۆنی ڕێخستنی دەوامە، هەم لە چۆنێتی یعنی نۆژەنکردنەوەی قوتابخانەکانە، هەم ئەگەر ئیمکانیەت هەبێت لە دروستکردنی قوتابخانەکانە و خەڵکی خێرخوازیش بەڕاستی یارمەتی ئێمە یاوە کە زۆر سوپاسیانەکەین بۆ مەسەلەی دروستکردنی قوتابخانە، بۆ کردنەوەی قوتابخانەی چاک کە ئەمە خۆی لە خۆی ئامادەکاریە کە بۆ ئێمە بتوانین کەرتی پەروەردە ئێمە سەر ئەو گرفتانەی کە کەرتی پەروەردە ئێستا هەیەی لە ناوەندەکانی خوێندن لەسەر سیستمی پەروەردەیی دەمەوێت بۆستم. ئێستا ئەم سیستمی کە لە هەرێمی کوردستان لە تەواوی ناوەندەکانی خوێندن پەیڕەو دەکرێت سیستمێکی باشە. ئەگەر وەکو بریکارێکی وەزارەتی پەروەردە پرسیاری لێ بکرێت کە ئایا سیستمەکەی ئێمە سیستمێکی باشە، خراپە یاخود زۆر باشە، لەم سێ اختیارە کامیان هەڵدەبژێری کاک دکتۆر؟ من بەش بە حاڵی خۆم لەبەرەوەی خۆم لە وەزارەتی پەروەردە ئیشەکەم ینی بۆچوونەکەم لەوانەیە بۆچوونێکی سوبیکتیڤیزم بێ ئەگەر باسی بکەم. ینی ئێمە هەوڵ ئەین کە کەرتی پەروەردە زۆر باش بێت، هەوڵێن ئیشی بۆکەین. ینی بۆ نمونە ئەم ساڵ ئێمە کە 2 ساڵی ڕابردوو کێشەی نەخۆشی کۆرۆنا هەبوو، دەوام خۆتە زانی سست بوو، زانیاری کەمترە گشت بە تەلەبە، ئێمە منهەجمان کەم کردەوە، ئەم کێشانە هەمووی ڕوبەڕوومان بووتەوە. ئەم ساڵ ئێمە توانیمان بە شێوەیەکی سەرکەوتوانە منهەج تەواو بکەین، توانیمان ڕۆژەکانی دەوام تەحدید بکەین و هەم مامۆستاکان و هەم ئێمە لە وەزارەتی پەروەردەوە هەم قوتابیەکان بەڕاستی ئەم ساڵ بە شێوەیەکی جوان دراسەیان کردووە و ئێمە ناتوانین بڵێن ساڵێکی نمونەیی بووە، بەڵام یعنی زۆر باشتر بووە لە ساڵەکانی تر و ئێمە توانیومانە هەندێک لەو کەم و کوڕیانەی کە بەهۆی نەخۆشی کۆرۆناوە دروست بوو ئێمە پڕی بکەینەوە و خۆمانی لێ نەجاتبین و چارەسەری ئەو کەم و کوڕ و ناڕەحەتی. باشە ئەو سیستمی کاک دکتۆر کە ئێستا پەیڕەو دەکرێت سیستمێکە بە واقعی دنیای مۆدێرنە دەخوات بۆ نمونە توانوێتی خواستی قوتابی تێرکات. لە ماوەی ڕابردوو گلەیەکی زۆر هەبوو کە سیستمی پەروەردەی ئێمە نەیتوانێت تاکێکی سوود بەخش بۆ مانایی کە بەرهەمی هەبێ لە بازاری کاردا دروست بکات. بۆ ئەمە فۆکستان لەسەر ئەمەیە ئەتوانیتوان ئەمە چاک بکەنەوە. ئێمە لە وەزارەتی پەروەردە ئەم ساڵمان کردووە بە ساڵی خوێندنی پیشەیی. خوێندنی پیشەیی خۆ دەزانی لە زۆربەی زۆری وڵاتەکانی دنیا هەموو کەس ناڕوا بۆ زانکۆ،
هەموو کەس ناڕاتە پۆلەکانی 10 و 11 و 12 و لێوە بڕوا بۆ زانکۆ ژمارەیەکی کەم تەلەبارڕوە لەبەرەوەی شوێنی تر هەیە کە ئەوانە توان بڕۆن پۆلی نۆتەواوەکەن قوتابخانەی یعنی معاهدی پیشەییان بۆ کرێتەوە و ئەم ساڵ ئێمە هەر پار سەرۆکی حکوومەت داوای لە ئێمە کرد وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا بەیەکەوە راپۆرتێکی دوور و درێژ بنووسین لە مەسەرەی گرێدانی خوێندنی پیشەیی بە بازاری کارەوە ئێمە لە وەزارەتی پەروەردە راپۆرتی خۆمانمان نووسی خوێندنی باڵا راپۆرتی خۆی نووسیوە لە ژنەی مشتەرەکمان دروست کردووە و حکوومەت گرنگی ئەیە بەوەی کە ئێمە بتوانین کەرتی پیشەی پێشخین بۆ ئەوی بتوانین بیبەسینەوە بە بازاری کارەوە کە ئەمە خۆی لە خۆیە ئەبێتە هۆی پێشکەوتنی وڵاتەکەمان بەس ئەم بابەتە لە دوای ئەوە دەست پێ ناکات کاک دکتۆر بۆ نمونە کاتێکە قوتابیەک پۆلی 12 ئامادەی تەواو دەکات دوجار ئەو ساڵە یعنی تەحکوم بەوە دەکات کە ئەم قوتابیە لە چی بەشوو لە چی پەیمانگا و لە چی پسپۆڕێک بخوێنێت چۆن واتان کردو بۆ نمونە یعنی نمرە و دەرەجە نەبێ بە پێوە بۆ ئەوەی کە خواستی ئەم قوتابیە لەبار نەبرێت بە تایبەتی ئێستاش کە ئەوەی تەحکوم بە بابەتی وەرگرتنی قوتابیەوە دەکات ئەوە نمرە و توانای زیرەکیەکەیەتی نەک شتێکی دیکە کە حەز و خولیاکەیەتی لە کاتێک لە دنیای وڵاتانی پێشکەوتوو ئەم بابەتە تاوە پێچاوانەیە بۆ ئەمە چیتان کردووە خۆی بەڕاستی ئەگەر بێتە سەر مەسلەی چۆنیەتی خوێندن و درێژەدان بە خوێندن و دروستکردنی پسپۆر باشە ینی لە دەسەڵاتی ئێمانیەوە ئیشی ئێمەش نیە وەزارەتی پەروەردە ئێمە ئەوەی لە سەرمانە تەلەبە پەروەردەکەین تەلەبە فێرەکەین و تەنیا هەتا ئێستا لە سەرتاسەری دنیاشاوایە کە تاقیکردنەوە بزانینی ئاستی تەلەبە ینی لە هەموو دنیاوایەنە لە کورسانەوانیە تاقیکردنەوە بۆ ئەوەیە کە تو ئاستی تەلەبەکە بزانانی بەڵام خواستی قوتابیەکە لە بەرچاو نەگیراوە کاک دکتۆر ئەوە خوێندنی باڵا ئەتوانێت بیکات پرۆژەیە کە خوێندنی باڵا خوێندنی باڵا بەتەمای ئەوەیە کە سیستەمی قبول مەرکەزی بگۆڕێت کە سیستەمی قبول مەرکەزی گۆڕا ئەو کاتە ئەوانە توانن سیستەمێکی تر دابنێن کە خواست و ئارەزوەکانی قوتابی یا حەزی قوتابی لێ بدرێتەوە و دەرەجەی لەسەردا بێت بێژگە لە ئیمتیحانانە کە ئەکرێت مەسەن بۆ نمونەوە کرێ بە بەشێک لە ئیمتیحاناتەکان دوای حەز و خولیای بڵێن تەلەبەکە بکرێت بەشێکی تر لە دەرەجە بۆ ئەوەی بتوانن ئەوان نازانن چیەکەن یعنی من ناتوانم باسیەوە بکەم کە ئەوان چیەکەن بەڵام ئەزانم کە خوێندنی باڵا کە ئیشەکە ئیشی ئەوانە بەڕاستی ئیشی ئێمە نیە ئێمە ئەتوانین دەرەجەکانیان بینێ قوتابیەکان کە دەرچوون سەرکەوتوو بن تەسلیمیان بکەین بڵێن ئەمانەمان هەیە ئەوان ئەتوانن لەسەری چۆنێتی وەرگرتن و چۆنێتی خوێندنەوە و حەز و خولیای قوتابیانە ینی دراسە بکەن بەرپرسانی پەروەردە هیچ ڕاوبۆچوونێکیان لەم پرۆژەیەدا نابێت بە باش بە خراپ ئێمە وەکوتم ئێمە سیستەمێکی جیاوازمانەیە لە خوێندنی باڵا ئەوان نەوەیەکی ترن ئێمە نەوەیەکی ترین هەرچەند خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە گرێدراون بەیەکەوە بەڵام شێوەی کارکردنمان دوو شێوەی جیاوازە حتا لە مەسەڵی خوێندنی سمستەر و تەرمین و چۆنیەتی عبور و ئەم شتانە هەمووی جیاوازە لەلای ئێمە ئەوان نییە بەڵام یعنی من هیوادارم ئێمە ببین بە بناغەیەکی باش بۆ خوێندنی باڵا ینی نەبێ بەوەی کە ئەگەر لە خوێندنی باڵا پسپۆڕی زۆر باش دەرنەچێت تاوانەکە نەکەوێتە سەر ئێمە قوتابی زیرەک بین بەوان بۆی ئەوان پسپۆری زیرەکی بەس کاک دکتۆر بۆ نمونە پێدوان نییە کە ئەگەر خەلێک گرفتێک لەم سیستمە هەبێت نابێت لە پەروەردەوە ئەم بنەڕەتە چاک بکرێت وایە ئێمە خەریکی ئەوەین ئێستا ئێمە ئەم ساڵ بۆ خوێندنی ئەم ساڵ ینی بە ساڵێک تۆ ناتوانانی ینی کێشەکە لە یەکشتای سیستەمی پەروەردە بە ساڵ و دو ساڵ نەتیجەکەی دەرناکەی بەڵام ئێمە ئیشی تیاکەین یعنی ئەگەر 10 ساڵ 12 ساڵ ئیشی تابرێم تەسەورەکەم لە ماوەی 10 ساڵێکا 12 ساڵێکا بتوانین بڵین کەرتی پەروەردە ئەم گۆڕانکاریانەی بەسەرا هاتووە ئەم پێخۆتنایی بەخۆیەوە بینیوە لەبەرەوە ینی تۆ زانست و معریفە ئەی بە خەڵک تۆ ناتوانانی بڵێ ئەم ساڵ بای ئەوەنە معریفە و زانستنیاوەتی بەڵام بە هەموو پێوەرەکان ڕوویاکە بەرنامەکە جیاوازە بەرنامەکە جیاوازە ئێمە ئەم ساڵ باشتر پێشەشکەن هەر 2 مانگ پێشەوەی کە دەوام تەواو بێت کۆبنەوەیەکمان کرد بۆ هەموو بەڕێوەبەرە گشتیەکان و بەڕێوەبەرەکانی پەروەردەی قەزاکان و کەوادیری ینی پەروەردەیی بۆ ساڵنامەیەکمان ڕاگەیانەوە کە ئەم ساڵ زۆر بە چڕوپڕی ئەبێ بخوێنێ ئەم ساڵ کتێب تەبع کراوە ئەم ساڵ ئەو هەندێ هەڵە و کەم و کوڕی هەبووە لە بەرنامەکانە لابراوە چاکراوە بە شێوەیەکی جوان تەبع کراوە و من هیوادارم ینی ئەمە بێتە پاڵنەرێک بۆ قوتابی زیاتر احتیمام بە کتێب بە و بزانێکە
ئینفۆرمیشن ینی ئەم معلوماتی ڕاست وەرەگرن ڕوونە ئەم گۆڕانکاریە چۆتە ناو بڕگە و مادەکانی منهەج لە ڕوو چەندایەت و چۆنایەتیەوە ئەڵێم یان بۆ نمونە هەر مادێک زیاد کرا و مادێک لابراوە نایە ئەمام ساڵکە ئەڵێم کتێبمان تەبا کردووە ڕۆشتوێن تۆ بە کتێبەکانی ترا هەرچی هەڵکەم و کوڕیەکە بینی ومانە چاک کراوە اینجا تەبا کراوەتەوە شێوەی ڕسمەکانی گۆڕاوە شێوەی چۆنێتی تەباکە جوانترە کتێبەکان باشترن لەبەرەوە اینجا هەندێک لە بەرنامەکانیش لە ناو هیناکە ئێمە بە باشمان نەزانیوەتیاوێ لامان بردووە بەرنامی تێجەدانەوە وا دەکات ئەم چاکردنە ئەم چاکسازەیە وا دەکات ئاستی فێرخواست قوتابی بەرزکاتەوە ئێمە هیوادارین وا بکات وە تەسەوری شەکەمەکو پێم وتی تۆ ئەگەر بەرنمەیەکی باش و هەبێت باشە ئەگەر پرۆگرامێکی چاکی هەبێ ئەگەر کتێبەکان واتە بکراوێکە تەلەبە پێی خۆشە حتمما ئینترسی زیاترەوە بۆی بخوێنێت و ئینترسی زیاتر و حتمما زیانی زیاتر وەرەگرێت سیستمی خوێندنی ئێمە لە کوردستان چ جۆرە سیستمێکە سویدیە ئیتالیە فەڕەنسیە چییە کاک دکتۆر یعنی ئەم پرسیارە زۆر دەکرێت خۆی من بەڕاستی ئەو پرسیارە تۆزە سەختە من جوای بەمەوە چونکە من حەزمە کرد لە کوردستانە سیستەمی خوێندنی کوردستانی هەبووە ینی من ئەوەم پێ جوانە ئەگەر لە هەموو سیستەمەکان وەرگین سیستەمێکی سەربەخۆی خۆمان دروستکەین قورسە بگەین بەمە بەڵێ قورسە بگەین بەم سیستەمە کوردستانیە من ئەڵێم ئیشکردن بۆ ئەوە شتێکی باشە بەڵام تا ئێستا ئێمە مەسەن سیستەمی سویدی بوو ماوەیەک بوو دوایی هەڵتەکە ئێستا سیستەمی بریتیش کاونسڵ هەیە و لە هەموو قوتابخانەکانە پەیڕەوە کرێ و حتا مەسەلەی سەرپەرشتیارانە کە دەرەژۆ من بە سەرپەرشتیار پێویستە ینی بەرنامەی بریتیش کاونسڵ بە چاچی بزانن ینی لەبەرەوە ینی من لەگەڵ ئەوام کە هەموو سیستەمەکان تێکەڵاو بکرێت سیستەمێکی کوردستانی دروست بکرێت ینی من ئەوەم پێ خۆشترە بێ هەتا بڵێم وەڵا لە سویدەوە مجموعەیەک مراقی بهێنین سی گەزایمە چۆن سیستەمی سویدی پەیڕەوەکەین یا لە وڵاتێکی ترەوەی هێنین بڵێن بەڵام ئێستا حالیەن ئێمە پەیڕەوی سیستەمی بریتیش کاونسڵەکەین بریتیش کاونسڵ پرۆژەکەی وەزارەتی پەروەردە کە لە پەرلەمانە دیاری دەکات کە ئێمە دەبین بە خاوەنێکی سیستمێکی پەروەردەی لە داهاتوودا خۆی ئەو یاسایی کە ئێستا هەیە و تەسلیم دراوە بە پەرلەمان بۆ پێداچوونەوە و ئیقرارکردن لەسەری تەزیقکردنی ینی ماوەیەکی دوور و درێژی پێچوە و کەوادیری باشی پەروەردەیی ینی ئەوانەی ئەوانداناوە پرسیار کراوە لە زۆر لایەنی یاسایی و ینی ماوەیەکی زۆر زۆرە وەزارەتی پەروەردە خەریکەوە حتا پێشەوە بڕۆمە وەزارەتی پەروەردە ینی خەریک بوون و بە تەواوی شتەکە لە وەزارەتی پەروەردەوە گەڵاڵە کرابوو کە من دەست بەکار بووم لەبەرەوە ینی من تەسەورەکەم ئەگەر پەرلەمانی کوردستان ئیقراری لەسەر بکات ئەبێ بە نەخشە ڕێگای پەروەردە بۆ هەرێمی کوردستان کە ئەمە شتێکی باشە بێت نەخشە ڕێگایەکی یاسایی هەبێتەوە لە سەری بڕۆیت بە تەئکید ئیشەکانی باشتر بەڕێوەچن دەبین بە خاوەنی فەلسەفەی پەروەردەیش میوادارم بین بە خاوەنی فەلسەفەی پەروەردەیی سەر بەخۆمە تا ئێستا نیمانە فەلسەفەیە کاک دکتۆر ئێستا ئێمە هەوڵێن ینی بۆ نمونە ئێمە ساڵ دیگە داوام کراوە سێ ڕۆژ کە نەبووە بە کەم و کورتی لە کەرتی پەروەردە ژمار دەکرێت من وا ئەزانم کە بەکەم و کورتی ینی تۆ ناتوانانی کەسێکی نیشتیمان پەروەرد دروستکەی ئەگە بەرنمەیەکی نیشتیمانی و نەبێت ینی چۆن دروستیەکەیت هەر لەبەرەوەی ئەم ساڵێمە کە سێ ڕۆژی یەکەمی کردنەوە قوتابخانەکان یەکێ لە خاڵەکانمانەوە بوو بێژگە لە پێداچوونەوە و ڕێخستنەوەی دەوام و جەدوەل و ڕێخستنی قوتابی و بڵێن پۆلەکان مەسلەی ئینتیمای نیشتیمانی یەکێک بۆ لەو شتانەی کە ئێمە وتمانە پێویستە باسکرێت لە هەموو قوتابخانەکانە بۆ قوتابی بزانێت لەکوێیە چیەکە وڵاتەکەی کوێیە ئەم وڵاتە چی یاوە بەو و چیشی لێ ئەخوازێت ینی ئێمە قەینا موڵاتنی کوردستانی خۆ ئێمە بەس ئەوە نییە بە تەمابین کوردستان چیمان بۆ ئەکا ئەبێ بە تەمای ئەوەش بزانین ئێمە توانین چی بکەین بۆ کوردستان لەبەرەوەیان ئێمە ئەمە من هیوادارم بە سێ ڕۆژ من لەگەڵ سەوت ئەمریکا مقابلەیەک مەوتی تەسەورەکەی بە سێ ڕۆژ توانین ئینتیمای نیشتیمانی دروستکەن لای قوتابی وتمی ئێمە ئەم سێ ڕۆژەمان داناوە بۆ ڕێخستنەوەی پۆلەکان بۆ ڕێخستنەوەی دەوام بۆ ڕێخستنەوەی جەدوەل و لە هەمان کاتە ئێمە ئینتیمای نیشتیمانیشیان بۆ باسەکەین باسی نیشتیمانەکەیان بۆکەین بەڵام ئەمە بە سێ ڕۆژ ناکرێت کە ئێمە ئەوم بناغەیەمان داناوە هیواداری هەموو ساڵەکە ئێمە لە سەری بڕۆین و وا بکەین لە قوتابی کە نیشتیمانەکەی خۆی خۆش بێت باشە سیستمی ئیپەروەردەیەکێک بۆ پاکێجانەی کە وەزارەتی پەروەردە ئیشێکی باشی لەسەر کرد ئەم سیستمە بەدەل لە ڕێخستنەوەی میلاکات و چاکردنی کەم و زیادی میلاکات لە قوتابخانە و ناوەندەکانی حکومی
بۆچی تر گرنگە ئەم سیستمەکە؟ ئەم سیستەمە بۆ گرنگەکە تۆ لە ڕووی ئیدارەوە ئەتوانی باشتر ئیدارەی وەزارەتی پەروەردە بکەیت. هەموو قوتابخانەکان ڕەبتیانەوێت بە وەزارەتەوە، هەموو شوێنەکان ڕەبتیانەبێت بە وەزارەتەوە، هەموو معلوماتەکانە بێت لە مەسلەی میلاکەوە بیگرا، هەتا گاتە مەسلەی وانەوتنەوە، هەتا گاتە مەسلەی وانە بێژان، هەتا گاتە مەسلەی کەلوپەل و ئەدەواتی ناو قوتابخانەکان کە نوقسانیەکانی ناو قوتابخانەکان. ینی مەسەلەن تۆ لە سیستەمی ئیپەروەردەکە پەیڕەوەکەی ئەزانی بۆ نمونە لە هەڵەبجە چ نوقسانیەکەیە، لە دهۆک چ نوقسانیەکە. سیستمەکە کارایە سیستەمەکە ئێستا ئێمە کردووانە بە شەرت لەسەر هەموو قوتابخانەکانی کە پێویستە لە سیستەمی ئیپەروەردەهاتن و ئەم ساڵیش مەجموعەیە ینی ئیش کراوە بۆ قوتابخانەکان بۆی بە ئاسانتر بتوان بڕۆ ناو سیستەمی ئیپەروەردە و حتا لە تاقیکردنەوەی سەرپەرشتیارانە ئێمە سیستەمی ئیپەروەردەمان داناوە بە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان کە هەر کەسێک ناتوانێت لە سیستەمی پەروەردە ئیشکا، ینی ئێمە وابی دەکەین کە توانای سەرپەرشتیاری نییە. ئەم سیستمی ئیپەروەردەیە دەستی بردووە بوو ئەوەی کە ئەگەر قوتابیەک دەرچوێکی زانکۆ لە بەش و پسپۆڕە جیاوازەکان لە شوێنێک لە پەروەردەیەک تاعین دەبێت بە حەق و نمرەی خۆی تاعین ببێت، یعنی ڕێگەی لەوە گرتووە کە دەستێوەردانی حیزبی و شخصی لە سیستمەکەدا بکرێت. خۆی لە سیستەمی ئیپەروەردە ناتوانین دەستێوەردانی حکومی بکەیت چکە سیستەمێکە و هەیە. باشە خۆدۆنا ینی ئینتیمای سیاسی مامۆستاکان و قوتابیەکان بۆرە ساکسیوان بۆیە منە پرسیارم کردم ماوەی ڕابردوو بە ئێستاشەوە ڕەنگە لەسەر ئەساسی حیزبی و شخصی و کۆمەڵێک بابەتی دیکە خەڵکدانرا بێتەنانە بەوانە بێش بە مامۆسای عقد ئەمانە هەبوو و دڵنیام خۆشی چەندین نمونەدلایە. مەبەستمەی ئەم سیستمە دەتوانێت ئەمە چاک بکاتەوە؟ ئێمە ئەم سیستەمە ئەتوانێت باگراوندی هەموو مامۆستایەک بزانێت، بەڵام باگراوندی سیاسی ناتوانێت بزانێت چکە ئێمە بەڕاستی لە وەزارەتی پەروەردە باگراوندی سیاسی مامۆستا مەبەستمەوەیە بۆ نمرە ئەگەر لە ناوەندێکی پەروەردەیی لە بەرەبەرەتی گشتی پەروەردە کار ئاسانی بۆ چونە پێشەوەی دەرچێکی زانکۆ کرا لە برید دانێکی دیکە، ینی دەتوانێت حەق بگەڕێتەوە لەو حاڵەتە ئەبێ ئەو کەسە خۆی باشە، ینی یاوەتا یاداشتێک بنووسێ یاوەتا بڕاشکات لێ بوو لە مەخۆی داری بکە یاوەتا بڵێ من لە پێشترمەوە بۆ دانراوە لەسەر ئەساسی حیزب و حیزبایەتی دانراوە، ینی ئەوە کەێتە سەر چۆنیەتی مامەڵەکردنی تاکەکە لەو غەدرەی کە لێ کراوە. ینی ئێمە ناتوانین بنووسین مەسەن سیستەمی ئیپەروەردە چەند کەستان وەرگرتووە چەنی حیزبیە چەنی کام حیزبە بۆچی ئەوە وەرگیراوە بۆچی ئەمە وەرنەگیراوە، ناچێت ئەموردەکاریەوە ناچێت ئەموردەکاریە پێویست نیەمەتیا چونکە ئێمە خەریکی دروستکردنی سیستەمێکی نیشتیمانی پەروەردەی نیشتیمانی پەروەردەی حیزبی دروست ناکەین. ینی ئەمە من ڕێزمە بەڵام لەگەڵەوەشا کاک دکتۆر خۆ دەبێ ئەوە ئێوە بن کە ئاگاتان لەو دەرچوانە بێت کە ساڵانە تاعین دەکرێت لە پەروەردەکان ئایا کە ئەمە لەسەر چی بنەمایەک تاعین کراون دڵنیا بن لەوەی کە ئایا دەستێوەردان کراوە نەکراوە، ینی دوجار قسە بۆ ئێوەیە. ئێمە دەستێوەردان کە گەزانی بێتمان دەستێوەردان کراوە لەسەر ئەساسی ناعەدالەتی مامۆستادانراوە ئێمە تەدەخڵمان کردەوە ئیجرات کراوە لە ماوەی ڕابردوودا و خەڵمان خستۆتەوە شوێنی خۆی کە غەدری لێکرا بێت. باشە بۆ ئێستا کە لە دەستپێکی ساڵێکی نوێی خوێندنداین بشینگەی لەبار بۆ دروستکردنی کەشێکی لەبار بۆ قوتابی حتممەێکە لە پایەکانی سەرکەوتنی هەر پرۆسەیەک لە ناوەندەکانی خوێندن لێرە و لەوێ هێشتا دەوامی ینی دووپۆلی و سێپۆلی و ئەوانە هەمی تێکەڵە بەیەکەوە بۆ ئەم ساڵ ئەم سیستمە چاک دەکرێتەوە یاخۆت هەروەکو ڕابردوو بەردەوام دەبێت. خۆی کاکەرسەلانێن کێشەی ئێمە لە وەزارەتی پەروەردە لەوایە کە یعنی من باوەڕ ناکەم نەک ئەم حکوومەتە چەند هەوڵە ئێمە ینی بەڕاستی چەند جار داوای من بەش بە حاڵە خۆم سەرۆکی ژنێ امتحاناتم ینی زۆر یارمەتیمانەوە گرتە لە حکوومەت و سەرۆکی حکوومەتەوە بۆی بتوانین ئیشەکانمان بکەین لە هەموو بوارەکانیشە ینی، بەڵام کێشەکە لەوایە کە ئەو کەمی قوتابخانە و نەبوونی شوێن من باوەڕ ناکەم ئەم حکوومەتە و حکوومەتەکەی داهاتوش توانین سەیطرەی بسەرە چکە زۆر قوتابخانەمان نوقسانە، یعنی دوو داوامیمان هەیە لە بەعزە قوتابخانەیەکە سێ داوامیشمان هەیە. یعنی تۆ تا بۆ نمونە من لە سوید ناڵەکەم کە ئەڕوا بۆ خوێندن دایک و باوکەکە ئیشەکەن لەوانەیە تا سەعاتی یەک ئەو بخوێنێت، لە دوای ئەوە لە هەمان قوتابخانە شوێنێکی تریان بۆ کردوێتەوە بۆ شوێنی فەراغ ئیتر ڕۆشتە خوێنێتەوە سەیری شتەکە شت دروستەکە لە قوڕ لە تەختە لەو شتانە ینی پێڵێن فریتیت بەسی ینی کاتی ئازاد ینی خوێندن نییە کاتی ئازادە. ئێمە ناتوانین ئەوە بکەین لێ بۆ تەلەبە پێشەکەوێت لەبەرەوەی هەر لەیەکی ابتیداییەوە هەتا ئەگاتە
پۆلی 12 بێجگە لە خوێندنەکەی خۆی شوێنی تری بۆ فراهم کراوە بۆ ئەوەی خۆی تیا مەشغوڵکە بۆ ئەوەی مێشتی بخاتە کار لەوێ بەڵام ئێمە بەداخەوەمان نییە قوتابی دەرەچێ سعات 11 لە قوتابخانە پۆل مەجموعەیەکەیەنە ئەوێ دوای ئەوجم مەجموعەیەکەیەنە کەواتە ئەگەر جە و ژینگەکە بەم شێوەیە بێت کاک دکتۆر نابێت چاوەڕێ ئەوەش قوتابیەک بەرهەمی هەبێت ئەوە ناگەیەنێت کە هیچ نەکراوە قوتابخانە دروست کراوە بە تایبەتی ینی حکوومەت دروستی کردووە نۆژەنی کردوونەتەوە منەظەماتی خەیری کردوێتی خەڵکی خێرخوا کردوێتی ینی بۆ نمونە لە سلێمانیە دەوڵەمەنی خێرخواست قوتابخانەیان دروست کردووە حکوومەت وەزارەتی پەروەردە پارێکی داناوە بۆ محافزەی سلێمانی بۆ بەرەبەراتی گشتی سلێمانی و دەوروبەر بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان ڕێکخراوی خێرخواسی بەرزانی مەجموع 50 قوتابخانەی نۆژەن کردوێتەوە کە ئەمە هەمووی ئامادەکاریە بۆ ئەوەی کە لە جێوێکی باشە تەلەبە بخوێنێت بەڵام ئایا ئەمە بەشەکات باشە کاک دۆڵا ئەمەی ڕاشکانە پێم بڵێیت ئەو دیمەنەی کە لە هەندێک کەناڵی ڕاگەیاندن لە داوامی قوتابخانەکان پیشان دەدرێت ئەوە دیمەنێکی واقعیە یاخود بۆ خۆی میدیا بەمبەست و بە ئامانج ئەم وێنەیە گەورە دەکات و ناشرینی دەکات یعنی کەرتی پەروەردەی ئێمە ئەوەندە وێرانە بۆ شێوەیە نیشان بدرێت خۆی بەداخەوە ینی لە کوردستانە نەک هەر کەرتی پەروەردە بەعزە شتێکی بەنی ناشرینی پیشانە درێت ماسمیدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان کارێکیان کردو کە ئێستا لەوانەیە قسەی منێکم بەیانی مەرم بەنەوەیکە باسی بکەن ینی بەنەوەیکە بڵاوی بکەنەوە و مهمەوەیە ئێمە لە هەرچی شوێنێک ینی سوپاسی ئەوانە شەکەین کە ئەگەر بەڕاستی ئەو شوێنە ئاوایە بڵاویەکەنەوە بۆ ئێمە پێی بزانین ینی ئەمە مەسەن نەمانزانیوە بۆ نمونە دیواری قوتابخانەیەک ڕووخاوە پێیان وتوین ڕۆشتوین چاکمان کردێتەوە یا تەخسیس پارەمان بۆ تەخسیس کردو کە چاک بکرێتەوە یا ئەکسەر ڕیاکشنمان هەبووە بەرامبەریەوە یا مەسەن قوتابخانەیە خەریکە بڕوخێ ئێمە دەستی تێخی نایڵین ینی قوتابی بێ بەژێر دیوارەوە ینی ئەمە بەڵام ینی لەباتی ئەوەی کە مەسەن قوتابخانەیەک پەرپوتە لەباتی ئەوەی تۆ بڕۆیت بڵاوی بکەیتەوە بە هەموو کوردستانەکەم قوتابخانەیە وایە نوقسانەکانی ئەمە وەرە بە من بڵێ وەزارەتی پەروەردە ئێوە ئەمە تانکردەوە بینێرە بۆ وەزارەتی پەروەردە بینێرە بۆ وەزیر بینێرە بۆم بێرە بۆ مستەشارەکان بینێرە بۆ مدیر عامەکان بینێرە بۆ مدیر عامی سلێمانی ینی بەداخەوە ینی بەعزە کەسێ ئەیەوێت لەسەر نوقسانی خەڵکی تر خۆی باش بکات ینی کە ئەمە غەڵەتێکی زۆر وە لە هەموو شوێنێکی کوردستانیشا هەیە و ئەمە نەک هەر لە سیستەمی پەروەردە بە سیستەمی تەندروستیە لێیت سیستەمی ئیدارەکانی ترەڵی بانقەڵیت ئابووری ئەڵیت هەرچی ئەڵیت ینی یەکشتی لەسەر دروستەکەگە بە ناشینی پیشانی بن من تەسەور پێت وایە کاک دوکتۆرەوەی کە دەکرێت بە مەبەست و ئامانجێکی دیاری کراوە و ئەگەر وایە مەبەستەکە لێی چییە؟ ینی من تەسەورەکەم بەداخەوە مەجموعەیەک خەڵک هەیە یا تاکە یا ئەوە تاکە تۆڕێژی کۆمەڵایەتی بەدەستەوەیە ڕوونە ئەیەوێت شت ناشیرین بکات بۆ ئەوەی خۆی ئیسفادەی لێ بکات ینی تا من زیاتر ناشیرین کە خۆی جوانتر دەرەکەوێت یعنی لەبەرەوە ئەوانش یانی وا بکەم بەڵام ئەمە ڕاست نییە بڕێ چاکردنەوەی ئەم وێنەیە دەبێت کێ بیکات چاکردنەوەی ئەم وێنەیە ئێمە گەر سەرکەوتن بەدەستبێنین بە تاکیدیش بەدەستێن لە کەرتی پەروەردە ئێمە توانین کار بکەین و هەموو وەزارەتەکانی توانین کار بکەن بۆ خۆیان بۆ ئەوەی ئەم وڵاتە پێشکەوێ خەمی ئێمە پێشکەوتنی ئەم وڵاتەیە پێشکەوتنی ئەم وڵاتەش بۆ بەندەکە تاکەکان هەتا چەند ئارەزووی پێشکەوتنی وڵاتیان هەیە چەند ئارەزووی دروستکردن و بنیادانیان هەیە ئەو سیستمی کە وەکو بناغە داڕێژەری کەرتی پەروەردە لە وڵاتە دانراوە بریکاری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم دڵنیایی دەدات کە دەگات بە شوێن و ئامانج و مەبەستی خۆی من دڵنیایم کە ئێمە کارەکەین زۆر بە جددی بۆ ئەوەی کە بگاتە شوێنی خۆی و من تەسەوری شەکەم کە بگاتە شوێنی خۆی تەسەومەکەم لە خلالی 8 بۆ 10 ساڵی تر ئێمە سیستەمی پەروەردەمان گۆڕانکاری زۆری بەسەرات بە هاتنی وەزیرێک و ڕۆشتنی وەزیرێکی دیکە ئەم پلانە دەستکاری ناکرێت هیوادارم ئێمە بۆیە یاسای پەروەردە ئەمانەوەی لە پەرلەمانە ئیقراری لەسەر بکرێت باشە بۆ ئەوەی کەس نەتوانێت دەستکاری بکات بەپێی ئەو یاسایی کە لە پەرلەمانەوە تەصدیق کراوە بەپێی یاسایە بەخۆ پەروەردە بێ بەڕێوە ئەم پرۆژەیە ئێستا لە پەرلەمان لە چی خۆناغێکدایە لیژنەکان گفتوگویان لەسەر کردووە لیژنەکان گفتوگویان لەسەر کردووە ینی ئەوەی بە ئێمە وتراوە مەجموعەیەشتیان لێ گۆڕی و گۆڕانکاریان تیا کردووە مافی خۆشیانە پەرلەمانە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای توانێت گۆڕانکاری بکات و تەسەوڕەکەم ئێستا لە پەرلەمانە و خوێندنەوەی یەکەمی بۆ نەکراوە من ڕۆژی پێنجشەمە جەنابی وەزیر لە پەرلەمان بوو بۆ تاوتوێکردنی یاساکان بۆ پێداچوونەوەی یاساکان بۆ شەرحکردنی ئەو شتانەی کە لەوانەیە ناڕوون بێت چکە لە لیژنەی پەروەردەمان هەیە و پەرلەمانیشمان لیژنەی پەروەردە لەوانەیە
لژنەکە مختصە بە خوێندنی باڵا و پەروەردە لامەوە ئەندامێکی پەرلەمان لە بۆ نمونە لژنەی سامانە سروشتیەکان لەوانەیە یعنی پێویستی بەوە بێ زیاتر بۆی شەڕ بکرێ بۆ چکە ئەوە بێت دەنگی لەسەر بە ئەبێ قراری لەسەر لەبەرەوە ینی من تەسەوڕەکەم جەنابی وەزیر بە هەگبەیەکی پڕەوە ڕۆشتۆتە پەرلەمان من بەداخە ڕۆژ پێشەمە گەڕام و نەمبینیوەکەم ناقەشەکان چی بووە من تەسەوڕەکەم جەنابی وەزیر خاڵ بە خاڵی یاساکان ئەزانێت و ئەزانێت چی نووسراوە و ئەزانێت بۆ نووسراوە تەسەوڕەکەم توانی بێتی شەرحێکی مفەسەلی جوان بکات و ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت لەمە دو پێویستیمان بە سیستمی وڵاتانی دیکە دەبێت بۆ پێشخستنی پەروەردە یاخولانی کەم بەشێک لەو سیستمانی کە لە دەرەوە هەیە لێرە سووری لێوە بگیرێت خۆی ئێمە یعنی نەک هەر ئێمەوەکو کورد نەک هەر ئێمەوەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەموو دنیا ئێساوای لێ هاتۆ پێویستی بە یەکتری هەیە هەموو دنیا پێویستی بە یەکتری هەیە ئێستا ژنێکمان دروست بەس بۆ مەسەلەی ئیمتیحانات سیر بکەین دراسی مەجموعەی وڵات کە ئیمزای ئیمتیحانات لەوێ چۆنە و ئێمە چۆنێکین بۆ ئەوی بتوانین ئیسفادە وەربگرین لەو شتە باشانەی کە ئەوان هەیەە و ئەو شتە خراپانەش کە ئێمە هەمانە ئەگەر هەمان بێت لای بین بۆ ئەوەی سیستەمێکی باشتر و سیستەمێکی ئیمتیحاناتی باشتر بکەین و تەلەبە ڕازیتر بێت لەوە و بتوانێت خاوەنی معلومات و زانست و معریفەیەکی زیاتر بەڵام تاوڕادەیە کە قوتابی سیستمەکەی خۆمان لێبیر نەچێتەوە نابێت لە بیر بچێتەوە ئێمە پێویستە هەر سیستەمێکە ئیسفادەی لێ ئەەکەین بیگونجێنین لەگەڵ سیستەمی پەروەردەی کوردستانە بیکوردێنین باشە من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبمەوە کۆمەڵی کۆمنتم بووە تۆ لەسەر بابەتی وانە بێژان کە پرسیارێکی زۆر کراوە حکوومەت نیازێتی ئەم ساڵ هیچ وانە بێژێک دامەزرێ لێ من ئەزانم کە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە هەوڵمانیاوە و هەوڵ ئەین و فەرقی ئەم ساڵ و پار لە پێرار و بەسەر پێرا بۆوانە بێژان زۆر زۆر زیات فەرق هەیە هەم لە مەسلەی چۆنیەتی پارەی مەقتوع بۆیان هەم لە مەسلەی چۆنیەتی حسابکردنی دەرس بۆیان لەم شتانە ینی ئێمە توانیومانە کار بکەین بەڵام ئێستا کێشەکە لەوەیە کە سیستەمی دامەزراندن هەتای سایقراری لەسەر هەرچەند ئێمە داوامان کردووە کە ئەگەر بە شێوەیەکی کینیش بێت بە شێوەیەکی بڕگەش بێت ینی مەسەن ئەم ساڵ 3000 ساڵێکیکە 3000 ساڵێکیکە 3000 وردە وا بکەین کەوانە بێژان تاعین بن بە میلاک و بەڕاستی ئیوانە بێژان یارمەتی وەزارەتی پەروەردەین بەڕاستی ئێمە سوپاسیانەکەین زۆر زۆر سوپاسیانەکەین کە ئەوان توانیویانە یارمەتی دەری کەرتی پەروەردە بن و بەڕاستی ئیشکردن بۆ کەرتی پەرەوە بۆی کەرتی پەروەردە لەم وەزعی ئێستا بێتینە ئەوان نەبوویان وەزعمان لەوانەیە زۆر زۆر خراپتر لێرە و لەوێ دەنگۆیەک هەیە کە ئەگەر بێت وانە بێژان نەکرێن بە گرێبەست ڕەنگە وەکو پێشووتر نتوانن بچنە سەر کارەکانیان و بۆ خۆیان ئەو مەنهەجێکە لە بەردەستیانایەتی لە ناوەندەکانی خوێندن پێشەر بە قوتابی بکەن لە ئەگەری ڕاوەستانی ئەوان پرۆسەی خوێندن لە هەرێم کەلێن و درزی تێدەکەوێت من قسەم کردووە لەگەڵ نوێنەری وانە بێژانە نوێنەری وانە بێژان هاتوون بۆ وەزارەت دانیشتوین لەگەڵیانە ئەوەنەی کە نوێنەرەکانیان قساکە من نازانم ئەوە نوێنەکانیان بە ئێمەیان و من دانیشتوم لەگەڵیانە ئەو پارەیە هەتا ئێستا ئەوەی بۆوانە بێژان کراوە شتێکی باشە بەس ئەمە ئەبێ باشتر بکەین من ئەوەم نەبیستوە لێیان کە بەتەمایە ینی نەچنە پۆلەکانەوە نەمبیستۆشتیوە باشە من دوپەیام دوا قسە بۆ بەڕێز لە تەوەری ئەم بەرنامەیە جێدەهێڵم دەمەوێت ئەگەر سەرنجێک لەسەر کۆی تەوەرەکە شتێک مابێت کە بیڵیت من پێش هەموو شتێ سوپاسی ئەوە کەم کە توانین لە ڕێگەیەوە چەند ڕوونکردنەوەیەک بەم و هیوادارم ینی قسەکانمان ئیسفادەی هەبوو بێت ئەوەشی کە ئێڵێم کەرتی پەروەردە لە سەرەتاشەوە ئیشارەتم پێ کەرتی پەروەردە کەس بەتەمای ئەوە نەبێت بە ساڵێک بتوانین ئێمە ئینتاجمان نەبێت ئێمە زانست ئەین بە خەڵ زانستیش بە ساڵێک تەواو نابێت ئەو سیستەمەی کە لە کوردستانەدانراوە 12 ساڵ خوێندنە بۆی خەڵ پەروەردە بکەین و بڕاتە خەڵ فێر بکەین بۆی زانکۆ سەرکەوتوی هیوادارم سەرکەوتنی کیا بەدەستبێنین و هیوادارم ئەم پەرلەمانی کوردستان و بەڕێزان دامانی پەرلەمانی کوردستان ئیقراری ئەم یاسایە بکەن بۆی ئێمە نەخشە ڕێگاکەمان بەڕوونی دیار بێت وەکو تۆوت گۆڕانی ئەم وەزیر و یا ئەم وەکیل وەزیر و ئەو مستەشار نەتوانێت تەسیر کاتە سەر سیستەمی پەروەردە زۆر سپاس بۆ لەسەر یاسا بەڕێز دکتۆر سەیوان عەلی بریکاری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ ئێوەش زۆر سپاستان دەکەم دووبارە بەخێر بیت هەردوو چاوەکەن بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەر بەختەوە بێت